خانەنشینان ویژدانی و خەبەرهاتووی کۆمەڵگا لە بەرامبەر بێعەداڵەتیدا. خەباتی ڕێکخراو و ماندووی نەناسانەی خانەنشینان لە ئاسووی دوا ڕۆژی کۆمەڵایەتی و سیاسی ئێراندا دیاردەیەکە لە حاڵی شگڵگرتندا. ئەو خانەنشینانەی کە دەیان ساڵ لە تەمەنی خۆیان کاریان کردووە، ئەمڕۆ لە جیاتیەوەی دەورانی خانەنشینی خۆیان لە ئارامی و ئاسایشدا بەسەربەرن، بوونەتە یەکێک لە پێشڕەوترین و شێلگیرترین هێزە ناڕازیەکان لەسەر شەقامەکان. یەکشەممە ناڕەزایەتیەکانی ئەوان لە گەرمای سەرووی پەنجا پلەی خوزستانەوە بگرێت تا شەقامەکانی تاران و ئیسفەهان چیتر ڕووداوێکی کاتی نییە، بەڵکو هێمایەکە لە قەیرانێکی قوڵی بژێوی و بزوتنەوەیەکی داواکاری تەوەری ڕیشەدار کە ویژدانی کۆمەڵگە تووشی ئاڵنگاری دەکات. ڕۆژی یەکشەمە حوتی پوشپەڕی 1405 تەنیا نمونەیەک بوو لە زنجیرە ناڕەزایەتیە سەرتاسەریەکانی ئەم توێژە. خانەنشینان لە شارەکانی شوش، ئەهواز، دێسفول، کەرماشان، تاران، ئیسفەهان و ڕەشت یەکدەنگ و یەکگرت و ڕژانە سەر شەقامەکان. دروشمی سەرەکی ئەوان تەنیا لەسەر شەقامەکان مافەکانمان بەدەست دێت، نیشانەی بێهیوایی تەواوە لە دامەزراوە فەرمیەکان و بڕوایەکی قوڵە بەهێزی چالاکی ڕاستەوخۆ. ئەو هاوارە دەنگدانەوەی ژیانی ملوێنان مرۆڤە کە دوای 30 ساڵ کارکردن بە حەق دەستێکی کەم لە بەرامبەر هەڵاوسان و گرانی لە ڕادەبدەردا بەجێ هێڵدراون. ئەم ڕەپارەیە کە تەنانەت پێش لە وەرگرتنی خەرجی هەزینە سەرسوڕهێنەرەکان دەکرێت، خانەنشینانی گەیاندووەتە ئەو خاڵەی کە شەقام وەک دوا سەنگەر بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆیان ببینن. دروشمەکانیان ئاوێنەیەکی باڵانوێنە لە دۆخی کارەساتباری ژیانیان. ستەم و زۆرداری بەسە، سفرەمان خاڵییە، بێکاری و هەڵاوسان بەڵای گیانی خەڵکن، نان گران، دەرمان گران، دەوڵەت بووە بە دوژمنی گیان. ئەم ڕستە سادانە گێڕانەوەیەکی بازارە لە ئابوووریەکانی کە تێیدا زیاتر لە نیوەی موچەی مانگانە تەنیا خەرجی شوێنی نیشتەجێبوون دەکرێت و نرخی پێداویستیەکانی خۆراک و دەرمانیش بەردەوام ڕوو لە زیادبوون دەکات. لە دۆخێکی ئەوەدا زۆرێک لە خانەنشینان لە تەمەنێکدا کە پێویستیان بە چاودێری هەیە بۆ دابینکردنی پێداویستیە سەرەتایەکانیان ناچارن دووبارە بەدوای کاردا بگەڕێن یان تەحەمولی هەژاری مطلق بکەن. یەکێک لە تایبەتمەندیە دیار و گەشە سندووەکانی ناڕەزایەتیەکانی خانەنشینان بریتیە لە پەیوەندی قوڵی نێوان داواکاریە بژێوی و داخوازیە بنەڕەتیە کۆمەڵایەتی و سیاسیەکان. خەباتیەوان چیتر تەنیا داواکاری زیادکردنی موچە لە خۆ ناگرێت، ئەوان داوای دەرمانی خۆڕایی و گشتگیر دەکەن، چونکە بەهۆی گرانی لە ڕادەبەدەری دەرمان و بڕانی بەردەوامی بیمە تەندروستیەکان دەرمان خۆی بووەتە ئازارێکی جەرگبڕ. ئەوان بە دروستی لەوە تێگەیشتون کە چارەنووسیان گرێدراوە بە چارەنووسی چین و توێژەکانی تری کۆمەڵگەوە. دروشم گەلێکی وەک کرێکار و مامۆستای زیندانی دەبێ ئازاد بکرێت. نیشانەی هاوپشتی چینایەتی و هۆشیاری قوڵی ئەوانە بەرامبەر بەو ڕاستیەی کە سەرکوتکردنی هەر بەشێکی کۆمەڵگا دەبێتە هۆی لاوازی هەمووان. ئەم بزوتنەوەیە خوازیاری مافی پێکهێنانی ڕێکخراوە سەربەخۆکان، مافی مانگرتن و مافی ناڕەزایەتی دەربڕینە و بە دروشمی نەمەجلیس و نەدەوڵەت لە فکری خەڵکدا نین، بێ متمانەی مطلقی خۆی بە پێکهاتەی سیاسی دەسەڵاتدار ڕادەگەیەنێت. لە ڕاستیدا خانەنشینان گەیشتونەتە ئەو تێگەیشتنەی کە نان و ئازادی لە یەکتر گیان ناکرێنەوە و تا ئەو کاتەی کە کەشی ئەمنی گەندەڵی و سەرکوت زاڵ بێت، گەیشتن بە ژیانێکی شایستە مەحاڵ دەبێت. وڵایی قەیرانەکە ئەو کاتە زیاتر دەردەکەوێت کە چاوێک بە ئامارە فەرمیەکاندا بخشێنین. لە ئێرانی کە دانیشتوانەکەی دەگاتە زیاتر لە 85 ملیۆن کەس، تەنیا نزیکەی 4 ملیۆن خانشینی کشوەری و لەشکری تۆمارکراوە، واتە لە هەر 20 کەس یەک کەس ئامارە، بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەی کە خاوەن پێکهاتەی دانیشتوانی هاوشێوەن زۆر جێگومانە. بۆ نمونە لە بەریتانیا لە هەر 6 کەس و لە تورکیا لە هەر 7 کەس یەک کەس خانەنشینە. ئەم جیاوازیە بەرچاوە لەکوێوە سەرچاوە دەگرێت؟ وەڵامەکە لە پێکهاتەیەکی ئابووری پڕ لە کەم و کوڕی و یاسا جیاکاریەکانی کۆماری ئیسلامیدایە. لە ئێراندا بە ژنانی ماڵەوە کە بەشێکی مەزن لە بەرگرانی کاری بێبەرامبەری کۆمەڵگە لە سەرشانیانە موچەی خانشینی نایانگرێتەوە.
ڕێژەی بەرزی بێکاری بەتایبەت لە نێوان ژنان و گەنجاندا دەبێتە هۆی ئەوەی ملیۆنان کەس هەرگیز دەرفەتی چوونە ناو بازاڕی کاری فەرمی و پێدانی بیمەیان بۆ نەرەخسێ و سەرنجام لە دەورانی بەسەڵاتچووندا لە هەر جۆرە پاڵپشتیەک بێبەش بمێننەوە. ئەگەر هەرگیز دەرفەتی چوونە ناو بازاڕی کاری فەرمی و پێدانی بیمەیان بۆ نەرەخسێ و سەرنجام لە دەورانی بەسەڵاتچووندا لە هەر جۆرە پاڵپشتیەک بێبەش بمێننەوە، ئەگەر ئامارگیریەکی ورد ئەنجام بدرێت و هەموو کەسانەی کە گەیشتوونەتە تەمەنی خانشینی واتە بە ژنانی ماڵەوە و بێکارانی هەمیشەییشەوە، ڕێژەی ڕاستەقینەی خانشینانی ئێران دەگاتە زیاتر لە 10 ملیۆن کەس. ئەم ئامارە شاراوەیە ڕەهەندە بەربڵاوەکانی هەژاری و بێعەداڵەتی لە هەمبەر بەسەڵاتچوانی کۆمەڵگادا ئاشکرا دەکات. شێوازی ڕەفتارکردن لەگەڵ بەسەڵاتچوان، منداڵان و چین و توێژەلاوەزەکان پێوەرێکە بۆ هەڵسەنگاندنی مرۆڤانەبوونی سیستەمێکی سیاسی، سیستەمێک کە خانشینەکانی دوای تەمەنێک لە کار و زەحمەت بە هەژاری، نەخۆشی و دڵڕاوکیەوە بەتەنیا جێدەهێڵێت و ئەوان ناچار دەکات بۆ دابینکردنی دەرمان و شوێنێک بۆ نیشتەجێبوون بڕژێنە سەر شەقامەکان لە مرۆڤانەترین تاقیکردنەوەی خۆیدا شکستی هێناوە. بزوتنەوەی خانشینی ئێران ئەولاتر لە ناڕەزایەتیەکی پیشەیی خەباتێکی مەدەنی بە تەواو مانایە لە پێناو وە دیهاتنی ژیانێکی شایستە. ئەوان بە جەختکردنەوە لەسەر پێویستی خۆڕێکخستن لە یەکێتیەکی یەکگرت و سەرتاسەریدا هەنگاوێکی گرنگیان بەرەو ڕێکخستنی هێزی خۆیان هەڵگرتووە. ئەم کەسانە کە بەردەوام باری قورسی کێشەکانی منداڵانی بێکار، تێچووی قورسی ژیان و فشارە دەرونی و جەستەییەکان تەحەموڵ دەکەن، ئەمڕۆ شیلگیرانە و لێبڕاوانە هاتوونەتە سەر شەقام و نەک تەنیا بۆ خۆیان بەڵکو بۆ داهاتووی نەوەکانی دوای خۆشیان خەبات دەکەن. بەردەوامی ئەم ناڕەزایەتیانە نیشان دەدات کە ئەم توێژە هۆشیار و خەباتکارە سەرەڕای هەموو فشارەکان بۆتە هێزێکی ئیلهام بەخش بۆ تەواوی کۆمەڵگا، هێزێکی کە ئەوە بە بیر هەمووان دەهێنێتەوە کە ماف دەبێ وەربگیرێ و بۆ ئەو مەبەستەش دەبێ خەبات بکەیت.